ئەو گۆرانیە تازەیە ئاوازێکی نوێیە پێشکەشەکەین بە ساڵیادی کاکە بەرەنگڵاڵی خۆشەویست تایبەت بۆ کاکە خەلیلی حەواڵە کاکە حەموو خاڵەباقر کاکە وەشەی کافریا و کاکە سەلاحی حەواڵە لە یوکەی بۆ کاکە بروسی گڵاڵی و سەیدای حاجی عەلی و گۆرانی حاجی قادر لەگەڵ کاکە شەمێرانی حەلاق دەسێ قۆڵی خۆم و مامۆسا پێشڕە و مامۆسا جاسم دەست و پەنجەی مامۆسایە وەندەریان پێشکەش بە خۆشەویستانی گەڵاڵی يلا 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 دق 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 دق
بو حميد الله بقر بو شيكا دريبو كاك سواح حواله بو بروسي قلالي بو سيدي حاجي علي بو قراني حاجي قادر بو شمية بو شميراني حلاق شاو هلا هلا هلا
باوانم برەوەک ناری جارە گوڵەوە حاجی بریە تۆ بەرکەبە مناوە گوڵەوە حاجی بریە تۆ بەرکەبە مناوە ئەرە من زامی زامم بۆ زامم زامەکەمێ کۆلیاوە ئەرە من زامی زامم بۆ زامم زامەکەمێ کۆلیاوە ماشاءالله الله الله صريخهم كيف شاف